ئێمە دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کوردستان لە شاری سنەی ڕۆژهەڵات ئەمە داوت کراوین بانگەیشت کراوین بۆ یەکەم خۆلی پێشانگای نێودەوڵەتی کتێب لە شاری سلێمانی بۆ یەکەم جارێکە لەم پێشانگا کە یەکەم خۆلیەتی بەشداریەکەی. هەنگاوێکی تازەیە، هەنگاوێکی جوانە بۆ ئەوەی کە پێشانگایەکی نێودەوڵەتی کتێب بکرێەوە خوێنەران و با بڵێن ناوەندەکانی ڕۆشنبیری ئێرە ئاشنابین بە ناوەندەکانی ڕۆشنبیری وڵاتانی عەرەبی وڵاتانی دراوسێ. ئەمە هەنگاوێکی جوان بوو، بەڵام دەبوو زیاتر ورتر کارکرایە لەسەرەوەی کە ئەو ناوەندانەی بەشدارە بن زیاتر لە ڕاکێشانی خوێنەر بن، هەوڵ بن ئەو کتێبانەی کە بە پێزە بۆ خوێنەران سەرنجی خوێنەر ڕابکێشن و خوێنەر بۆی کە بتوانێت دەستیان کەوێ نەک ئەوەندەی کە بیل لەوە بکەین و فرۆشمان چۆن بێ. ڕۆژە ڕۆژێکە تایبەتە بوو من gelek piştî hinde salên xwandinê û mandîbûneka zor ez şiyam zankoa xwe bi pila duemîn derkevim bûme derçûyê duê li ser beşê xwe rojnamevanî elektronîk û ez gelek spasiya bêsnûriya malbata xwe dikem û dêba bidixwe ku ê mandîbûneka gelek me vebirîn heta ez gehme vê rojê û piştî derçûnê jî ez dê her mihawelekem xwe pêş vebem û ku da feydekî bigehînim me welatî. Ev zor keyf xweşim piştî borîna çend sala ku geştîme vê rojê roja derçûna kolîjê û daxwazê ji hikûmetê dikem harîkariya qutabiyê derçûyê bikin bo damezrandinê eger ew jîne di kertê taybet da bila harîkariya va qutabiya bêdekirin ji bo ku zehmetek amazin birî ta geştîne vê rojê bo da xizmeta wan jî bêdekirin. ئێرە شوێنێکی باشە بۆ خەڵکی شاری کفری ئەم مەزادا خەڵکی دێ لێرە عەشیاگانێ فرۆشی هە لە کەرەسەی ناوماڵە هە لە ئاژەڵت هە لە کەرەسەی کۆنەکەوا کابرا پێویستی پێی نەما دێ لێرە ئەی فرۆشیە بە نرخێکی کەم بە نرخێکی هەرزان. ئێرە بۆتە جێی کەسابەتی زۆر کەسانێک کە دەست بەتاڵن بەڵام لە ڕۆژانی جمعە دێن هەنێ شتێنن لێرە ئیفرۆشتن و کەسابەتی پێوەکەن شتەکانیان هەتا ڕادەیەک لە بازار هەرزانترە با بڵێن هەنێ شتەیەکە لە بازار بە 10,000 کڕی تێ لێرە بە 4,000 بە 3,000 کڕی.